ئەم مەرەزەی ئێمە لە 15 تین خەریکی مەرەزەکەون بۆ قەزەی گۆلبڕین لە 15دا ئاوی لێداخێ بکا 5 مانگ ئێمە لە 40 شەویە تین بۆ قەزەی بژار و دەرمانی سەربەسە و بژارەکانی سەربەسەیەکەین دەرمانی بۆ تێنین ئستا ئەو چۆن وش بووە ئاوا سەربەسەکانی و دەرمانەکەین ناوەکەشی وە دەست بژارەکەی لەبەرەوە پختە بێتەوە باشی ژوێ لە خواوەزەیە باشیشە ئەوە ئێستا لەم کۆناخشە ئەوە ئێستا هاتەتە بەرهەمی ئەوە ئیتر من لە 5 بەیانی تێمە ناوی 5 ئێوارە دەرەچم لەنەوە ئەم مەرەزە خزمەتی ئەم مەرەزەیەکەم ئەم 5 مانگە. ئێمە لە پاش کارکردن و لە پاشەوەی کە با بڵێن گۆخڵەکانمان لە 5 بەیانی و یەنە ناو مەرەزەکە بە دوواداچوونەکەن بۆ ناو مەرەزەکە و بە دوایە ئەگەڕن هەر شوێنێک ئاوی کەم بێ و کەم ئاوی بێ چارەسەریەکەن و خزمەتەکەن و پێویست کە خۆیان ئێمە گۆخڵەکانمان خەڵکی شارەزان چەند ساڵێک کە بڵێن بەم ئیشەوە سەرقاڵن خۆیان بەیانیان کە ئیشەکەن و نیوەڕانیش یەنە شوێن دارێکی ئاوا ئیسراحەتەکەن لە جێوێکی ئاوا خۆش و فێنکەوە دوور لە ژاوەژاوی شار و ئەوە بێنە ئێرە چایەک و نانێکی کوردەواری و ئیسراحەتێکی باشەکەن و پاشان ئێمە لە ڕێگەی گەڕانەوەمانە بۆ سەرکارەکانمان گرفتی ئێمە تەبعاً لەم دێ ئێمە پساکان دیەکی زراعیە دیەکی بە ئەرزێکی زۆری گەنم و جۆی هەیە گرفتی ڕێگاوبانمان هەیە و چەند جاریش داواکاریمان کردووە کە ئەو چەمەی کە هەمانە پردێکمان بۆ بەسن و تێچووشی کەمە و زۆری تێناچێ هینی تقریبا سیاهین دەوری 70-80 فەلاحە ئەم مەرەزە گشتماناوای تر فەرقمان نییە. بێگومان لە شوێنەکانی کەش لە گوندی دەرەدوێنمان نێرە گوندی بساکانمان هەیە لەم شوێنانێش چەڵتۆکی باشتر دەکرێت و جوتیارەکان بە حکمیەوەی ئاوی ئەومان چقمەنتیقانێش باشە ئەمساڵ توانیوێنە چەڵتۆکێکی باش بکەن. ڕاستە هەندێک خەڵک چەڵتۆکی بساکانی پێ باشترە لە بانی خەڵان و هەندێکی بانی خەڵانی پێ باشترە لەن بەڵام زیاتر چەڵتۆک لە چەڵتۆکی بانی خەڵان ناسراوترە لە ناوچەکەدا. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی دەربەنی خان داوامان کردووە جۆرێک لە تۆی باشیان پێ بدرێت کە بتوانین لە یەکەیەکی ڕووبەرای ئینتاجێکی باشتر ئینتاج بکەین لە ڕێی بەشی ڕێنماییمانەوە سەردانیان دەکەین و ڕێنمایی تایبەتی خۆمانیان دەدەینێ بۆ ئەوی جوتیارەکان سوودمەندن لێ هەروەها بەشی پاراستنی ڕۆکیشمان هەیە کە ئەوانیش بە بەردەوامی لە کاتی بڵاوبوونەوەی هەر ئافاتێکی کشت و کاڵیدا سەردانیانەکەن بۆ ئەوەی بتوانن چارەسەری ئەو گیر و گرفتانیان بۆ بکەن ئەو نەخۆشینانی کە لە ناو چەڵتۆکانە بڵاوە بێتەوە.